بینەری خۆشەویستەوەمە لە نووسینگەی فیوە فاوندیشن لێرە کۆبوویرێتەوە و خۆمان ئامادە کردووە بۆ ڕۆشتن بەرەو دوکان. ئەمڕۆ زۆر بەخێر بێیت خۆشحاڵم بەڕێزی کاتە باش یانەکەم خۆشحاڵم زۆر بەخێر بێن. ئەمڕۆ بەسمەکەی نەبیلە بەسمەکە نییە ئەسڵ ئەمارکە ئۆکەی ئێمەکو هاوڕێ باسمان کرد بەڵام فعلا ئەرکێکی زۆر گەورەیە. تۆ ئەم چالاکیانە چۆن نەبینی؟ ئەم چالاکی ئایا مەبەستەکەی خۆی پێکێ جێ خۆی گرێ؟ ئەو چالاکی ئەمڕۆ پارێزرانی ئاوی عێراق و باوکاری ئەم برادرانە و ئێمەژە کوڕەخلای سروشتی کوردستان بە دەرمان ئامادە بووین کە ئەمڕۆ کاک نەبیل و ئەوان پێی هێستاون بەڕاستی ئەتوانم بڵێم پیشاندانی ڕووی جوانی مافەکانی ئاوە پیشاندانی ئەوەیە کە هاوڵاتی تا چەند ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر ئاوەکانی کوردستان ئەمە داکۆچیکردنە لە مافی ئاو بۆ خواردنەوە بۆ مەلەکردن بۆ ماسیگرتن. ئەو ماتۆڕانی هاتووەتەوە ئاوی لەم چەند مانگەی دوایی هاتووەتەوە ئاوی دوکانەوە ئەوان وازانن دوکان تەنها شوێنێکی گەشت و گوزارە بەڵام دوکان سەرچاوی ئاوی خواردنەوەی بڵێن چەند ملیۆن کەسێکە. ئەو ماتۆڕانانی و بە چەمچەماڵ و بە خوارد ئەو ماتۆڕانە ئەوە بێ بە کۆمەڵە فلتەری زۆر گەورەیە بڕات چونکە ئاوی دوکان بۆ ماسیگرتن بۆ خواردنەوە بۆ مەلەکردن کاراکتەرێکی گەورەیە لەم زۆنەیە پێمان وایە ئەبێ فلتەرێکی گەورە بکرێن ئەو ماتۆڕانە چونکە ئەوە ژەهرێکی ڕاستەخۆ تێکەڵی ئاوەکەکەن ئەبێ ئەو ماتۆڕانێمە لە خلیجی فارسایی بینین بەڵام ئەو ئاوێکی خوێویە بەڕاستی بەڵام پاشن و ئاوی خواردنەوە نییە. ئەم ماتۆڕانە بەڕای من جێگەی نییە لێرە. ئەو ماتۆڕانە ئەکرێ هەبن بەڵام بەو ژمارە زۆرەنە ئەکرێ سانسۆر کردیان چونکە ئەو ئاوی شیرینە ئاوی شیرین لە هەموو جیانە ئاوێکی پیرۆزە ئاوێکە لە مستەوایەکی بەرزە حسابی بۆ کرێت پێمان وایە بەو جۆرە بەداخەوە تەجاوزێکی گەورە هیچی کەمتر نییە لەو پلاستیکە لێ فڕێ ئەدرێت و تێکەڵی ئاوەکە بێ ساڵی پار و ساڵی پێرار و بەڵێ بەسێ ساڵ نەبیل خۆی لەم کارە تۆزێک لەم کارە سەرکێشایە بەمەبەستی چی و نەبیل بۆ ئاکە. خاڵی یەکەم دەستخۆشیتان لێکم سەرەتا بۆ بەشداربوونتان دەستخۆشی لیوا فاوندیشنەکەم کە ئەم ساڵستان بە سپۆنسەری ئەم کاری کاک نەبیل ئەمە بۆ ماوەی 3 ساڵە کاک نەبیل هەڵەسێ بە چالاکیەکی ئەتۆم بڵێم سەرکێشی مەلەوانی بە دوورایی 40 کیلۆمەتر لە دەرمەندی ڕانیەوە بۆ دوکان هۆکاری یەکەم بۆ یاخود سەرچاوی یەکەم بووی کە بۆ بە هۆکارێک بووی کە کاک نەبیل ئەم سەرکێشی بکە ئەوەیە کە سەرنجی هاوڵاتیان سەرنجی گەشتیاران بۆ لای خۆی بڕات کێشێک کە سەرچاوە ئاوەکان سەرچاوەیەک نین بووی کە تۆ پاشماوە پاشەڕۆکانی خۆتی تێفڕیت بووی خۆمانی لێ خاوێنکەینەوە بەڕاستی نەخێرەوێ ئەو خاوێن بکەینەوە ئەوە توانین بەکاربێن بۆ سەرچاوەیەک بۆ مەلەوانی بۆ ژیانێک بۆ ماسیەکان و ئەو زیندەوەرانی کە لەناو ئاوە ئەتوان ژیانی خۆیان تاوا بکەن بۆ بێ بە سەرچاوەیەکیش بۆ گەشتیاری یانێ ئەمە بەداخەوە سوودمان لە سەرچاوە ئاوەکان وکو سەرچاوەیەکی گەشتیاری وەرنەگرتووە بەڵکو تەنها هۆکارێکە بووی کێمە ڕۆژانە ئەو پاشەڕ و پاشماوانی خۆمان کە هەمانە بەبێ هیچ هۆشیارێک فڕیانینە ناو سەرچاوە ئاوەکانە و هۆکارین لە پیسکردنی ئەو سەرچاوە زیندۆیە. ئەڕۆز چۆنیت؟ ئەم کاتتان باشیت زۆر سپاس چیەوە زبڵ کۆکەمەوە؟ یارەوەڵا هەندێ زبڵی زۆرماندی لەم ناوەی تر هەستمان کرد کە شتێ بکەین باش بێت. ئەمڕۆ چالاکیەکێ لێرە یووا فاوندیشن سپۆنسەری سەرەکی ئەم چالاکیە ئەم چالاکیە چی و بۆ ئەکرێت؟ بەڕاستی خۆی ئێمە گرنگجیدان بە تاک لە هەموو کۆمەلگایەکە بەشێکە لە هەرە شتە گرنگەکان چونکە کۆمەلگا خۆی کاتیوێت تا پێش دەتوانێت بکەوێت بەڵام تاکەکان ئەتوانن کاریگەریشیان هەبێت لەسەر تاکەکانی تری کۆمەلگا و ئەوەی ئەمڕۆ کاک نەبیل و هاوڕەکانی دەیکەن بەڕاستی کە بتوانن 40 کیلۆمەتر لە ناو ئاوێکە کە توانایەوەتە بێ مەلەی تیا بکەی بخورێتەوە ماسی تیا بژی بەڕاستیەوە هەدەفێکی گرنگە و بۆ هاوکاری ئەوان هاتوو بۆرە. بەڵێ دەستی خۆش بێشێکی زۆر چاکت کردووە شتێکی باشە بە
بە ئاگاهێنانەوەیەکی باشە هۆشیارکردنەوەیەکی باشە گرنگ ئەوەیەکەوە ئەم جێپی ئێمە هەڵبگیرێ جێپی جەنابتان هەڵبگیرێ کە بەم گەرمایە ئەچمنەوە بۆ پارچەیە پلاستیک و ئەم ناوە پاکەنەوە بەڕاستی ئەوە بەشێکە لە گۆڕانکاریەکە لە کولتوری ئێمەکە کرێ بەڕاستی ئێمە کورد وەکو نەتەوەیەک زۆرمان حەز لە سەیران و لە کەیف و لە چوونە دەرەوەی بەڵام بەداخەوە زبڵەکەمان لە دوای خۆمان بەجێ هێڵین ئەگەر بتوانین ئەوەش بکەین بە بەشێک لە کولتورەکە بەشێکی گرنگە بێ لە گۆڕانکاری لە هەموو جوانی سروشتی کوردستان. تیمەکەمان گەڕاوەتەوە زۆر بە ورەیەکی بەرز و پۆڵایی 40 کیلۆمەتر بەمەلە هاتوون سێدان ڕۆژە بەڕێوەن ئێستا ئەچین یەک بە یەک ئەیانگرین و بزانین وریان چۆنە بزان ئەو توانایان پێماوە لە کۆڵیان بگرین یاخوا نەتوان بڕۆنەوە بڵین حەیری دوکانە کە چاو بتوێنە ئەمەم سەر و سەیلانە 2 کیلۆمەتر 2 کیلۆمەتر و نیم بتوێن 24 کیلۆمەتر لەوێ کە هەوا هەڵەکات مەلەکردن ئاسان نییە جا دوێنێ بەڕاستی توریستی ڕۆژی ئێمە بەس ئەمڕۆ هیچ دەبێت هەوای نیە دوێنێ ڕەشەباکەی سلێمانی ئێمە زۆر بیرمان لای ئێوە بوو ڕەشەبا چۆن بوو لەوێ بەڕاستی ئێمە زۆر شتە بوو لە مەلەکردن نەوەستای بۆ گوتم شەڕێکی زۆر قورسمان کرد و ینی ئاسان نەبوو بەڵام بە بەردەوامی ئێمە هەمووی بە سەلامەتی گەیشتن بەبێ هیچ شتێک هەموو سەلامەت سپاس مەمنون تۆ بەم کایەکە لەگەڵیانە بەڵێ هەڵی تۆ چی ئەوەی ئێمە یاریزانەکان کە ماندووە بن ئەو مەلەوانانە بتوانین هاوکاریان بکەین زات ئاومان پێە خواردنمان پێە بتوانین هاوکاریان بین لەوەی لە حاڵەتێکدا ماسوولکەیان تەشەنووجەکەیان شتێکیان بەسەرێت تۆ زەرق دەبێت دەستمان پێوە بگرن و لەگەڵیانی کەسانە ناو ئاوا شتێکتان لێ نەهاو بەڕاستی ئەمە بەڕاستی ناوبانجێک ئێوە دروستان کردووە ساڵانێکە ناو ئەم ئاوەیە جایتر نابێ بەڕاستی ناو ئاوە شتێ ڕووباوە نیە بەتەعکید ئیشەڵا ساڵانی داهاتووتر زیاتری دەکەین و پەرە پێدەین و بۆ ئەوەی کە هەر لەژێر دروشمی ئاو پارێزرا ژیامان پارێزراو دەبێت بەڵێ دەستان خۆش بێ شتێکی زۆر ئەوەی مای دڵخۆشی منە بەڕاستی بە بەراورد لەگەڵ ساڵی پارە خەڵکانێکی زیاتر هاتوون پێشوازی گەرمەوە نیە زیادی کردووە دەستی ئەوەش خۆش بێ بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین مانوشان حەساندینەوە ئەوانیانێ بە ئێمە بڵێن کە ئاو خەڵکی ئەم خەڵکی تا سلەیمانی ئەمانە ئێوە وەکو حکوومەت چۆن پشتگیری ئەمانەکەن وڵایمان لە سەرەتاوە هاوکاریان بووین و هاوکاریشانە بین لە داهاتوە بۆ هەموو پرۆژەیەکە لە بواری ژینگا بێ لە بواری پاکڕاگرتنی ئاوا بێ لەو کەمپینانە لەو چالاکیانەیە کە لە ڕێکخراوە مەدەنیەکان ناکرێت ئێمە ژۆک حکومەتی هاوکار و پشتیوانیان بووین و بەردەوامیشە بین بێ هەموو کەسێ بزانێت پاکڕاگرتنی ژینگا پاکڕاگرتنی ئاو پەیوەندە بە ژیانی داهاتوونەوەکانی داهاتوو سڵاو کاکەبات بەخێر بێیت ژی سپاس دەکەم ئەمڕۆ بەشداری تۆش لێرە بەڵێ چۆن بۆچی هۆکار چیە بۆ هاتوویت هۆکار جا لە ئاو لە ژینگە پێویستتر هەیە بۆ ئینسان برۆ هەر کاتێک ژینگە هەموو شتێک چارەسەر دەکرێت بەس ژینگە و ئاو چارەسەر ناکرێت کە زۆرم پێخۆشە ئیمڕۆ ئەمە کراوە ئەمە خەڵکە هاتووە بەڕاستی دڵخۆشم من یەکێم لەو کەسانەی کە لە دڵەوە ئێستا پێەکەنم
کە بڕوا ناکەی چەندم پێخۆشەکەەوە ئەمە مخەڵکە بایەخ بەمەیان لە هەموو لایەکە هاتوون بۆ دوکانیش خۆزای نزیک نییە و هەمووشی زۆر بەدڵەوە بەشدارن. زان زۆر خۆشحاڵم کەوا ئێستا یەکێک لە بەشدار بووەکانی ئەم چالاکیە ساراخانە سارا خەڵکی ئوسترالیایە هەر سێ ڕۆژەکە لەگەڵ گروپەکەیە بوو. I'm doing this because I think it's important that we keep the rivers of Kurdistan clean, and it's important that we protect the environment here. So that's why I'm doing it.